ژمارەیەک لە پسپۆران دەڵێن حەپەساوین لەم گۆڕانکاریە. ئەمریکا بڕیاری داوە 12,000 سەرباز لە ئەڵمانیاوە بکشێنێتەوە و فڕۆکە جەنگیەکان لە بنکەی فڕۆکەوانی سپاندلام بگوازێتەوە بۆ ئیتالیا و بنکەی سەرەکی سەرکردایەتی ئەمریکاش لە شتوتگاردەوە بگوازێتەوە بۆ بەلژیکا. ئەم هەنگاوەی سوپای ئەمریکا گەورەترین ئاڵوێرە لە سەردەمانی جەنگی جیهانی دووهەمەوە. وەزیری بەرگری ئەمریکا مارک ئەسپەر لە پەنتاگۆنەوە سەرنجی داوە. ئەم گۆڕانکاریانە کۆڵگەی بنچینەین بۆ پشتیوانی بەهێزکردنی ئەمریکا و ناتۆ بۆ بەرژەوەندی رووسیا و هاوپەیمانەکانمان و باشترکردنی سیاسەتی ئەمریکا و نیشاندانی استراتیژەتی USCAM بە شێوەیەک هەرکات بخوازێت گۆڕانکاری تێدا بکرێت. بەڵام لە کۆشکی سپی سەرۆک داناڵد ترامپ لە هەمبەر ئەو گۆڕانکاریە سەرتاسەریە هۆکاری تری خستە ڕوو. بەڵام ئەڵمانیا بە ملیارەها دۆلار قەرزارە، بە ملیارەها دۆلارش قەرزاری ناتۆشە. بۆچی ئەوە هەموو هێزە لەوێ بهێلینەوە؟ ئێستا ئەڵمانیا دەڵێت بۆ ئابووری ئەوان خراپە، بەڵام بۆ ئابووری ئێمە باشە. لەوەدا ئەڵمانیا خەتابارە. چەند ساڵێکە ترامپ ڕخنەی تون لە ئەڵمانیا دەگرێت. ئەم بڕیارە وا دیارە وەکو هەڕەشەیەکی ئابووری ببیندێت وەک لەوەی ئەڵمانیا هاوپەیمانێکی نزیک بێت. چاودێریانیش هەستیان بەم سادیە کردووە دەرهاق بە ڕاوێژکاری ئەڵمانیا ئەنگێلا مێرکڵ. شارزانی ئەمریکایی و ئەوروپاییش ئەوە بەلێدانی گورجێکی گەورە دەبینن لە نێوان پەیوەندەکانی نێوان ئەمریکا و ئەڵمانیا. ناتۆ لاواز دەکات و سەرۆکی رووسیاش ڤلادیمیر پوتین دڵخۆش دەکات. هەر جۆرە لابرنێکی بارەگاکانی ئەمریکا لە ئەڵمانیا کە چەندین دەیە لەوێ بوو بەشێکی شە لە پەیوەندەکانی ئەمریکا بە ئەوروپا و ئەڵمانیاشەوە بە شێوەیەکی کارە کار دەکاتە خراپی بنکۆڵی بەرژەوەندەکانی ئاسایشی ئەمریکا. لەو باوەڕەدام چاودێران لایەن سیر بوو بە خێرایی بڕیاردان کە ڕەنگە دەست بە جێبەجێکردنی بکرێت. بەڵام هەندێک پسپۆرانی دی وای دەبینن ئەم هەنگاوی ئەمریکا بۆی هەیە زیان بە بەرژەوەندی استراتیژیەکانی ئەمریکا زیاتر بگەێنێت وەک لە بەرژەوەندی ئەوروپا و خودی ئەڵمانیاش. لە ڕابردوو لە ئێستاشەوە ئەڵمانیا بنکەیەکی گرنگی کردەوە سەربازەکانی ئەمریکا بووە لە باکووری ئەفریقا و خۆرهاتی ناوەڕاست. بنکەی لۆجستی گرنگی لەوێ هەن، بنکەی سەرکردایەتیکردن و بڕیاردان. ئەگەر ژمارەی کارمەندان لەوێ کەم ببنەوە ئەو ساوەڵامدانەوەت بۆ هەر ئەگەرێک هێواش دەبنەوە. شارەزانی بواری ئاسایش پێیان وایە سەر لە نوێ ڕێخستنەوەی هێزەکان خەرجی ملیارەها دۆلاری دەوێت، ساڵانێکیش دەخایەنێت تاوەکو تەواو ئامادەکاری بۆ دەکرێت. ڕەنگە پێچەوانەکەشی بێتە دی ئەگەر پاڵێوراوی دیموکراتەکان جۆ بایدن لە هەڵبژاردننی مانگی 11دا بیباتەوە.